حکوومەتی ناوەند لە ڕێگای دەست بە سەراگرتنی فڕۆکەخانەکان و خاڵە سنووریەکان و فرۆشتنی ڕاستەوخۆی نەوت کاریگەری لەسەر سەرچاوەکانی داهاتی ئابووری هەرێم داناوە. شارەزایانی بواری ئابووریش پیان وایە تاکە ڕێگایەک کە کاریگەری هەبێت لە چارەسەرکردنی قەیرانی داراییدا ڕێکەوتنی حکوومەتی هەرێمە لەگەڵ حکوومەتی ناوەندە. لەم دۆخەیە کە هەموو سەرچاوە داراییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕاوە بە خاڵە سنووریەکان بە نەوت بە هەموو ئەو بابەتانی کە سەرچاوی سەرەکی دارایی بوون. لەم دۆخەیە ئەوەی کە لە ناوخۆیان هەیە داهاتێکی کەمەکە لە ڕسوماتی دایرەکانەوە دەسەکەوێت. حکوومەت ئەی ناتوانێت کاروبارەکانی خۆشی پێڕایی بکات. لەم دۆخەیە جگە لە گەڕانەوە بۆ بەغدا و مامەڵەکردن لەگەڵ بەغدا و حکوومەت هەموو خاڵە سنووریەکان هەموو سەرچاوەکانی داد دوجارە بێت تەسلیم بە حکوومەتی مەرکەزی بکاتەوە و ئەبێ هیچ جگە لە گەڕانەوە بۆ بەغدا من لەم دۆخەیە هیچ چارەسەرێکی کەم لە بەردەست دانیێت. یەکەم هەنگاو کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیکار ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقی و بگەنە ڕێکەوتنێکەوە حکوومەتی عێراقی بوجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بنێرێت. دواتر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر چی ئەبووە پێشتر لە ساڵانی ڕابردوودا بیری بەلای ئەوە بکردەکەوا کەرتی گشتی لە کەرتی تایبەت جیا بکاتەوە و دامی پرۆژەی بچووک بکات و ئێمە وڵاتێکی کشتتوکاڵین و هەروەها گەشتیاریشین ئەبووە لە ڕابردوودا احتیمان بەو سێکتەرانە بدرا بەڵام نەدراوە بەڵام ئێستش هەر نەڕۆشتەوە بڕوە ئەتواندرێ بایەخ با کەرتی کشتتوکاڵی بدرێ و دامی کە پرۆژەی کشتتوکاڵەکان بک. حکوومەتی هەرێم لە ئاکامی نەبوونی ژێرخانێکی ئابووری بەهێز باشترین بژاردە لە ئێستادا بۆی با بڕای چاودێرێکی سیاسی گەڕانەوەیە بۆ کارکردن با دەستوری عراق. لە ڕاستیە ئەوەی پێوترێ مەنافیزی حدودی و مەتارەکان و داهاتی نەوت ئەویش نزبەیەکی هەرماوە بەڵام نزبە زۆرەکەی کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە دەستی بەسەراگیراوە باشترین ڕێگا و سەرچاوە بۆ داهاتی هەرێمی کوردستان بریتیە لە دەستوری عێراق کە شایستە دارایەکانی هەرێمەکانی تیا دیاری کراوە. لە ئێستادا سەرباری سنووردارکردنی سەرچاوەکانی بەدەستێنانی داهاتی ئابووری حکوومەتی هەرێم لەلایەن حکوومەتی ناوەندەوە بە بڕای شارەزایانی بواری ئابووری پێویستە حکوومەتی هەرێم پلانی درێژخایانی هەبێت بۆ گەشەدان بە کەرتی کوشتتوکاڵ و پیشەسازی تاوەک لە ئایندەدا بتوانێت وەک سەرچاوێکی بەهێزی داهاتی ئابووری سوودی لێوەربگرێت. بۆ ئێستاش گەڕانەوە بۆ کارکردن و گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی عێراقدا لە چوارچێوەی دەستووردا بژاردەیەکی کاریگەر دەبێت بۆ چارەسەرکردنی قەیرانی ئابووری هەرێم. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.